لدربني خان ما مصابهم بإعدادي دربني خان سبحان الله خلقي يوسف دما صالي نو يكون ودو زور بكمي يعني مسلماني ملتزمي تيابو حاجشتي زور تيابو خلقي تيابو بلا عادتي كيو سبحان الله خلقك اغلبي الشيوعي بون هل هو بعادتنا بكابرا حاجيش بو هر شيوعي بو اهابو دندان يو دنيم بالشيوعي دوج جماعتي شي نافوتا حدثي مقر حزب الشيوعي لبير ما رمضان هموي بروشو بو دا مش شتێکی غەریب ئەمە یەکەم جارم شتیوا بینم قەت شتیوام نەدیبوو شوعیەت یعنی باوەڕ نەبوون بەخوا لەگەڵ ئەمەیا چۆن کۆکرێتەوە حاڵی ناو یعنی ماوەیەکی ویست هەتا تێگەیشتم هەتا تەنانەت هەفتەیە بوو دەرسمەوە دە ڕۆژی پێ نەچوو بوو هێشتا کچێکی محەجەبەی ڕێکوپێک ئافرەتێکی محەجەبەی داپۆشراو هات بۆ ئیدارەکە قسەی لەگەڵ مدیرەکەمانە کرد دوایی مدیرەکە بە منی و مامۆستاوەڕێگیان تۆ دەرسنێ لێرە دانیشە هەتا من دێمەوە کچەکە ئاوڕێداوتی جەنابە مامۆستا هاوڕێیتم بەڵێ دادەگیان فەرموو تی وەڵڵا مامۆستا ئیشم پێتە من تایبەت هاتووم بەلای جەنابە تم خێر خوشکی بەڕێزە خزمەتام ئەمر کە فەرموو تی وەڵڵا مامۆستاگیان من زۆر لێت بە گلەیینی ئێمە زۆر بەڕاستی دڵمان لە جەنابە ێشام یەکەم جار کەوتیان مامۆستایەک هاتوۆتە ئێرە ناوی هاوڕێ هەر زۆر دڵمان پێی خۆش بوو وتم ئێوە وەکو کێ وتی وەڵا وەکو حیزبی شوێعی کچە محەجەبەیە و سەرتاپای داپۆشرا و وانزانی تێنەگەیشت وتم چی دادەگیان سێ جارم پێ دووبارە کردەوە وتی وەڵا هاوڕێ فڵان نردوین با ناوەکەی نەڵم لە مەجلیسەیە کە مەسئولی ئێرەیە و توێتی هەتا ئیستا مامۆستا 24 تەقریرن لەسەر هاتووە تۆ لە پۆلا قسە و بەخراپی باسی شوێعیەتە کردووە سبحان الله لەو کاتەیە رووسیا ڕووخا بوو ئیتیحادی سۆڤێتی دنیا هەموو ئیخبار هەر باسی ئەوە بوو کە شوێعیەت ڕووخاوە خۆ منش وەکو نەبێ وەکو هینێک ڕقەبەراتێک لەگەڵ حیزبی شوێعیان لەگەڵانێ بەس باسی ئەوە بوو دنیا باسی ئەوە بۆ هەموو عالەمە باسیەکەوە شوێعی ڕووخا پەتیان کردە ملی بتەکەی مارکسو لە رووسیایان بەعەرزە شوزامش لە پۆلە باسی ئەوم کردووە شوزارم خەڵکی ئێرە ئاوایە وەڵای من زۆر بەگلەی مامۆستاگیان کەوتیان ناوی هاوڕێ هەموو دڵمان خۆش وتمان هەڤاڵێکی خۆمان هاتووە ئیستا جەنابە ئاوا و زۆر بێتاقەت منجاو کاتەش من ڕق و حەماسی وەکۆی ساوە تۆ زەهین نەبووین وتم جادا دەگیان خۆ من 24 دەرزم نەوتوەتەوە هەتاکو 24 تەقریرم لەسەر هاتبێ ئەمە تازەی هەفتەیەک نییە تی وەڵا وتم نەمزانی شارەکە منەظەم و شوعبەی تیاماوە هی بەعسدا تازە ئینتیفاڵە ببوو منەظەم و هەرچی مەقەڕ حیزبەکە وتی ئاخر عیبە ئەوە سوکایەتی بێماکە یعنی ئێمە منەظەم و مەقەڕی حیزبی بەعسین ئەوتم تۆ دادەگیان من حەز ناکەم قسە لەگەڵ جەنازاکەم پیاوێکی تیان نەبوو حیزبەکە بینێن قسەی لەگەڵاکەم من و تۆ بەتەنیا پێم ناخۆش بوو لەگەڵ ئافرەتێکا بەتەنیا لە ژوورەکە دانیشتمەوە تی ئاخر ئێوە ئاوە بە سووکی سەیری ئەوتم بە سووکی سەیری ناکەم دادەگیان من حەز دەکەم لەگەڵ پیاکەم تۆ دوو قسەی ڕەخکەم لەگەڵ تۆ هیچم بۆ ناوترێ ئەوە قسە نییە 24 تەقریرم لەسەر چی لێ هاتووە ئەخباری دنیام باس کردووە لە پۆلا چوو زانم جا ئەمەی کە بۆ جەنابتان باسەکەم لە هەموو ئەم هینابووی وەضعەکە بێتە بەرچاوتان ئەو کاتە چ باس بوو سالەخوا بەزای بەشکروان نییە الحەمدوللیلە پڕە لەیسانی ئەو کاتەش ئیمانداری تیا و بەزەو خەڵکە ئەغلەبی ئاوا تێگەیشتم کاکە بە بنیانە و مامۆستا گەڕێکی تیای کیمیایی پیاکەی بەس شوعی ئەمرێ جا عەرزی جەنابتان کەم قوربانگیان ئەمە لە هەموو ئیعدادیەکە یەک کچی تیا بوو محەجەبە بوو محەجەبەیەکی جبەلەبەری تەواو کامل کچێکی بە ئەدەب بە حورمەت کچێکی سافیرەی بە ئەدەبی کەش لە تەنیشتیەوە بوو بە ئەدەب بوو لە پۆلی چواری ئیعدادیە بوون ئەویش زۆر بە ئەدەب و بێدەنگ بوو ئیتر محەجەب و کوڕم هەر نەدی نوێژکەروی موسڵمان زۆر بە کەمیشتی وادیتیان نەبوو نوێژی بکرایە بە دزیەوە ڕووی ناهاو لە ناو خەڵکەکە بیکە وەفعی ئەوێ ئەو کاتەوا بوو ئەو کچەی تەنیش کچە محەجەبەکە بینین فترێک لەچکی کرد دوای فڕیدا بینێکی کە کردیەوە دوای فڕیدا لە کچە محەجەبەکەم پرسی وتم ئەرێ دادە فڵان ئەو کچەی ڕەفیقێ بۆچی تا ئێستا دوو جاری بینم لە چکەکە فڕێدا وتی مامۆستا چی پێ بڵێم حەز ناکەم لای خەڵک باسیکەی با نەگاتەوە بە باوکی تا ئێستا باوکی دوو دانە جار کەوچکی چێشتی سوور کردوێتەوە ئەو کچەی پێدا کردووە لەسەر ئەو لەچکە دوو دانە جار ئەو کچەی داخ کردووە لەسەر ئەو لەچکاڵێ بێ و لەچکە فڕێی
باوکی مامۆستایە بوو وەلحاصڵ بەرپرسێک بوو زۆر پێی بێتاقەت بووم بۆ قسێ قەدەری خوا کچە محەجەبەکە ڕۆژێکیان ئێوارەیەکیان هەر لە خۆیەوە ئازارێک لە سکیا پیا بوو هەر دەموبەیان ڕۆحی دەرچوو مرد هەر ئەوەشی تیا بوو کەیسان تۆ دڵی پێخۆشکە لە ڕێی ئەوە بگا بە کچەکانی کە و نەسیحەتی کیان پێ بکە بە ئازاری گورچیلەی هەبوو ئەو شەوە لێی دابوو کەچی دەموبەیان سکی هەناسەی سوار ببوو ڕۆحی دەرچوو مرد زۆر بۆ بێتاقەت بووم کاری لەسەر ڕەفیقەکانی کرد لە پۆلەکە ئەو کچەی تەنیشی لە دوای ئەوە لە چکەکە یا بەسەر یا بە باوکی وتبوو قەسەم بەخوا نەگەم جارە داکردن لە تێزانم هەڵکێشی ئەو لە چکە فڕێنار ئەیگەر منیش سبەی شەو وەکو ئەو مردم خۆ ئەیبی نەبوو وەکو من ساغ بوو مردن بۆ گەنجی و پیری ئەزانێ ئەو ساڵە من لێ دەرسم وتەوە لێ نەمام چەند ساڵێ نەبوو پێش لە زانکۆی سلێمانی ڕۆژێکیان چوون بۆ لای برایەکم لە کولی تۆ بوو سەیرم کرد کچێکی محەجەبە لە دوور و باین کردم مامۆستا هاوڕێ مامۆستا هاوڕێ لەگەڵ سێ چوار کچی محەجەبەی ترا بوو ئاوڕم داهاتوو پێش و زۆر بە گەرمی چاکچۆنی لەگەڵا کردم منیش حەبەسام وتی مامۆستا نامناسیتەوە تم نەوەڵڵا تەلەبە بوو لە کولێی تۆپ وتی مامۆستا من فڵان کەسم ئەها لە دەربەری خان دەرزت پێوتم وتم لەخوا بە زیابێ شکر بەردەوام بووی لە چێکە فرە نەداوە تا ئێستا وتی مامۆستا باوکیشم میسا هێناوەتە سەرڕێ کە من ئاوام جارە کۆڵم نایسا باوکم نوێژەکای و لە خۆشی هاڵەپەڕی کە باوکی نوێژەکە ئەگەر تۆ ڕاستکەبی بە نور بۆ ماڵەکەی خۆت ئەگەر تۆ کۆڵنەدەی ماڵەکەشی باوکت دایکت کامەی ئەڵەی ڕقا من چەند جار چووکە زۆر دەمێکە مامۆستایەتێکم لەمە حەدا لە کۆلیژەکانە لە ئەعدادەکانە دەرزم وتۆتەوە بەخوا کچ هەبوو بەرماڵیان لەژێر پێ ڕاکێشاوە تەپی سەریایەتی بە عەزەبراکەی خۆی ڕاکێشاوە باشە تەلەبەی کچم هەبووە لە چکەکەی خستە ناو جانتاکەیەوە لە ترسی باوکی لە دەرەوە کە دوورەکەوتو لە ماڵ لە چکەیە بەسەریا کە ئەگەڕایە و نزیک ماڵەوە لە چکەکەی کردەوە ئینجا ڕۆشتە ژوورەوە خەڵکێک ئاوا دیفاع لە دینی خۆیەکە کچێک لە ڕەمەزانە سافیرەیەکی ئاخر مۆدێل ئەت من دەرسم پێوتن دینم پێوتن لەخوا بە زیابێ لە چکێکی یا بەسەریا و لە چکی کرد ڕۆژێکیان هاو بەگریانەوتی مامۆستا نازانی چ زەختێکم لەسەرە لە ماڵەوە مانێکم هەیە لە عومرما ئاوڕی لێم نەیاوەتەوە پەری گرتوم ئەڵێ کاتی گرانی بوو کاتێ بوو کەیتر وەفعێک هەر ئینسان تەسەوری ناکە زۆر گرانی بوو لە 94 و 95 مامۆستا هاتووە دوو سەفتە پارەی هەڵگرتووە خستێتێ ناو جانتاکەمەوە مامم پەریشی گرتوم هەستە کچێ لەگەڵ ما وەرە بابێت بەمەوە بازار کام جلەی ئەڵەی گرانە وەرە بۆ بکەم بەس ئەو لەشکە پیسە فڕێ حیا و شەرەفمان مەبە پێمان نەڵێن ئەوانیش ئاوایان لێ هاتوو شوێن چی کەوتون و چی کەوتون ئەی لە عومریا شتێکی بۆ نەکڕێ و میسالە داخی لە چکەکە ئاوام پێڵێ کەسانێکی ئاوا دژمنایەتی دینی خواکەن خەڵکانێک ئەوە داغ لە دڵم بەرامبەر بە دینی خوا ئەگەر تۆ تەواو دامەزراو نەبی لەسەر دینەکەی خوا لافاو ئەو بات